کردنەوە چوار پرۆژە یاسا کراوە. یەک ساڵ تێدەپەڕێت بەسەر سوێن خواردنی پەرلەمانتارانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەپێی راپۆرتێکی ئینستیتوتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان. تا ئێستا هیچ فراکسیۆنێک ئەو بەڵێنانەی جێبەجێ نەکردووە کە لە بانگەشەی هەڵبژاردن بە خەڵکیاندا بوو. ئەم خولەی پەرلەمانیش بەراورد بە خولی چوارەم زۆر لە کارەکانی سستە و هەیمەنەی حیزب زۆر زیاتر بەسەری زاڵە. خولی پێش و هەندێک ئەرکی یاسادانانی بە باشی جێبەجێ کردووە، بەڵام ئەم خولە بەڕاستی فریای جێبەجێکردنی ئەرکە یاسایەکانی نەکەوتووە، واتە نەی کردووە. لە ئەو ماوەی کە ئێمە بۆمان باسکردن تەنیا 2 یاسای پەسەند کردووە و خوێنەوەی بۆ 4 پرۆژە یاسا کردووە. لەسەرەوەی کە پەیوەست بە ژیانی خەڵکەوانێ نەخێرە تاوەکو ئێستا هیچ یەکێک لەو پرۆژە یاسانی کە فراکسیۆنەکان لە کاتی انتیخاباتە بەڵێنیان بە خەڵکدا بوو هەتاوەکو ئێستا هیچ یەکیشیان نەبووە بە یاسا. یەکێک لە ئەرکە سەرچیەکانی پەرلەمان چاودێریکردنی کارەکانی حکوومەتە، بەڵام تا ئێستا پەرلەمان نەیتوانیوە لەسەر ئەو کەم کوڕیانەی لە حکوومەت هەیە بانگهێشتی هیچ وەزیرێک بکات بۆ پەرلەمان یان لێپرسینەوەی لەگەڵ بکات. پەرلەمانی کوردستان نەیتوانیوە متمانە لە یەک وەزیر لە یەک بەڕێوەبەری گشتی لەم هەرێمە وەربگرێتەوە. ئەمە ناکارایی پەرلەمان ئەگەێنێت. پێویستە پەرلەمان بەخۆکەوێت هەژمونی حیزبی بە شێوەیەکی سلبی لەسەر فراکسیۆن و ئەندامانی پەرلەمان کەم بێتەوە، دەستیان ئاوەڵا بێ لە چوارچەوەی یاسا و پەیڕەوی ناخۆ کارەکانی خۆیان بکەن بە دواتچۆن بۆ کارەکانی حکوومەت بکەن و لێپرسینەوەیان لەگەڵا بکەن لەگەڵ ئەو هەموو گەندەڵەیە کە هەیە بەڕاستی تا ئێستا و ئەم وعد و گفت و بەڵێنانش کە دراوە لە کاتی هەڵبژاردنەکانە هیچی نهاتوەتە دی بەڕاستی. یاسای ساکسازی قرار بوو بنێرن بۆ پەرلەمان و پەسەند بکرێت، کۆمەڵی ئاسای دیکە پەسەند بکرێ و بەرەنگاربوونەوەی گەندەڵی زیاتر کاری لەسەر بکرێ، بەڵام ئەوانە نەبینرا. بۆیە خەڵک بەڕاستی گلەیەشی زۆر زۆری لە پەرلەمانی کوردستان هەیە. چاودێریکردن ئەرکێکی سەرشی پەرلەمانە لە دوای وەزیفەی تەشریعی دێت و ئامرازەکانیشی هەم لە یاسای هەڵبژاردن هەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دیاری کراوە. بەشێکی ئەو ئامرازانە بەشێک لە هێز ئۆپۆزیسیۆنەکان دەتوانن مارەسەی بکەن بە حکمی ئەو ژمارەی کە هەیەە، بەڵام بەشێک لە ئامرازەکانی تر کە پەیوەندی بە مەسەلەی وەرگرتنەوەی متمانەوە هەیە ئەمە ڕەنگە ئەستەم بێتن هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتیش هێزەکانی ئۆپۆزیسیۆن بتوانن مارەسەی بکەن، چونکە دەگمەنە لە سیستەمە سیاسیەکان ئەو هێز و لایەنە بەشداربووانەی حکوومەت خۆیان ببنە بەشێک لە ڕۆلی چاودێری بجێڕن یاخود هەوڵی ئەوە بدەن متمانە لە حکوومەتەکە وەربگرنەوە. بەپێی راپۆرتەکەی پێی لەم خولەدا پەرلەمان تەنها 2 پرۆژە یاسای پەسەند کردووە و بوونەتە یاسا، ئەوانیش هیچ پەیوەندیان بە ژیان و گوزەرانی خەڵکەوە نییە. هاوکات پەرلەمان چەندین جار پێشێلی پەیڕەوی ناوخۆی کردووە و کەم تەرخەمی زۆر لە ئەنجامدانی کۆبنەوەی لێژنەکانیش هەیە. بە جۆرێک لێژنە هەیە تا ئێستا تەنها 2 کۆبوونەوەی ئەنجام داوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.